ڕێگاکانی گەیشتن بە خودا و ئومێدی چوونە بەهەشت زۆرن. هەیە بە سێبەری درەختێک یان دان و ئاوپێدانی ئاژەڵ و پەلەوەرێک، هەیشە بە دڵخۆشکردن و دەستگیرۆییکردنی هەژارێک ئەو ئامانجە بۆ خۆی بەدی دەهێنێت. لە شارۆچکەی دەربەندیخان بەهۆی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆز و بوونی خواستێکی زۆر لەسەر پیشەکەیان کە پیشەی سەرتاشیە، گروپێک بڕیاریان داوە بۆ ماوەی 24 سەعات بێ بەرامبەر سەر بۆ هاوڵاتیانی قەزاکەیان چاک بکەن و وەک ئەندامێکی ئەو گروپە خێرخوازیە ئاماژەی پێدەکات. تەنها لە چەند سەعاتی سەرەتای پرۆژەکەیان پێشوازیان لە نزیکەی 150 کەس کردووە. من وەکو ئەندامێکم ستافە حەزم کرد پرۆژەی پێشکەشیم شارە بکەین کە لای هەمووان ڕوونە نزیک جەژن بووینەتەوە و منداڵانێکی زۆر سوودمەند بوون لەم ئیشە. ئەلحەمدولیلا لە ماوەی چەند کاتژمێرێکا زیاتر لە 150 سەر چاکراوە و سوودیان لە ئێمە بینیوە و پشت بەخوا تاوەکو 11 شەو 12 شەو بەردەوامە بین و سوپاسی هەموو بە ڕێزانەکەم کە ئەرکیان کێشاوە و ماندوو بوون لەگەڵمانەوە و دەستی هەموو لای خۆش بێ. هاوڵاتیان و سوودمەندبووانی پرۆژەکەش دڵخۆشن بە کاری لەم چەشنە و داواکارن سەرجەم پیشەوەران و کاسبکاران جەژن و بۆنەکان بکەنە هەلێک بۆ خزمەتکردنی خەڵک نەوەک بە پێچەوانەوە. ئەم بەیانیە کاتژمێردە پەیوەندیمان پێوە کرا لەلایەن کۆمەڵی خێرخواز و گەنجی دڵسۆز و بە وەفا و بە ئەمەکی خەڵکی شاری دەربەنیخان کە لەسەر مەسئولیاتی خۆیان چەندین کورسی سەرتاشینان هێناوەتە ئەم خوێندنگا بەبێ ئەوەی فەرقی دەوڵەمەند و هەژار بکەن، بەڵام ئەفزەلیەتیان داوە بە ئەوانەی کە بێباوکن و هەژارن. من ناوم ڕاندە لە قوتابخانەی سەردەگەین بۆ هەموو برادەران سەرمان چاکردووە لێرە و دەستان ماچەکەین و دەستان خۆش. چاوەڕوان دەکرێت لەگەڵ هاتنی جەژنی قوربانی پیرۆز ژمارەیەکی بەرچاو لە موسڵمانانی جیهان و بەتایبەت هەرێمی کوردستان سونەتی قوربانی بەرز ڕابگرن. کەمیش نین ئەو کەسانی لە توانایاندا نییە ئەو سونەتە زیندوو بکەنەوە و هاوشێوەی ئەم گەنجانە قوربانی بە پیشە و کارەکانیان دەدەن تا لەو ڕێیەوە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بهێنن و ببن بەو کەسانەی بەهۆی باشبوونیان بۆ کەسانی دیکە ببنە باشترینەکانی خەڵک. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.